پلانێکی بەرفراوان بۆ ئاوادانکردنەوە لە عێراق بەردەوامە. لە بەغدای پایتەختی وڵات بولدۆزەر و ئامێرە قورسەکانی دیکە خەریکی ئاوادانکردنەوەی گەڕاکەکانن. پرۆژەکانی بنیادی ژێرخان بە ئامانجی چاکردنەوەی ئاوەڕۆ و سیستمی ئاو هەروە شۆستە و ڕێگەوبانەکانە. ئەمە هەوڵێکی حکومەتی سەرۆکوەزیران محەممەد شیاع سوودانیا بۆ باشترکردنی خزمەتگوزاری بنەڕەتیەکان لە وڵاتەکەیدا کە بەهۆی چەندین ساڵ ململانی و هەروەها قەیرانی ناخۆی وڵاتەکەەوە خزمەتگوزاریەکان زۆر خراپن. لە شاری بەسڕە کارگەیەک بە ڕۆبات کار دەکات و ئەو کەرەسە کیمیانە دروست دەکات لە بیناسازیدا بەکاردەهێنرێن. ئەو ئامێرە دروستکراوانی ئەڵمانیا کە ئەم دامەزراوەیە بەڕێوەی دەبن نەوەی پێنجەمەن واتە زیرەکی دەستکردی پێشکەوتوو بەکاردەهێنن و بەبێ کارلێکی مرۆڤ کار دەکەن بە بەکارهێنانی تەکنۆلۆژیای ئازبەرز واتە بەرهەمێنانی زیاتر و کرێکاری کەمتر و کەمترین هەڵی مرۆڤ بە درێژایی پرۆسەکە. ڕۆبۆتەکان زۆر شتمان بۆ دەگەڕێنەوە. بۆ نمونە بە دڵنیایەوە کات لێرەدا گرنگە چونکە ڕۆبۆت کاتی کەمتری دەوێت بە بەراورد لەگەڵ هێزی مرۆیی. سەبارەت بە هێزی مرۆیی لانی کەم پێویستمان بە 100 بۆ 150 کرێکار دەبوو لە کاتێکدا ئێستا کارگەکە تەنها 25 کارمەند بەڕێوەی دەبن تەنها بۆ سەرپەرشتیکردن نەک بۆ بەرهەمێنانیان هەر شتێکی تر. ئەلموسەوی ئاماژە بەهۆش دەکات وردبینی ڕۆبۆت دڵنیایە کە مەتریاڵەکان بێکەم و کوڕی دەبن بۆ ماوەی سێدەیە، بەڵام لە هێزی مرۆییدا وەک دەڵێت هەڵەڕوو دەدەن و ناتوانرێت هیچ دڵنیاییەک لەو جۆرە بدرێت. کارگەی بەسڕا لە نزیک سنووری عێراق و کۆیتە. ئەلموسەویش دەڵێت دوای دابینکردنی خواسینەخۆیی پلانیان هەیە کاڵاکانیان هەناردەی وڵاتانی دراوسێ بکەن. لە بەغدا تێچووی پرۆژە گشتیەکان نزیکەی 400 ملیۆن دلار و بەردەوامیشن. لەو بارەیەوە ئەمینداری شارەکە دەڵێت ئەستەم بووە هاوکاتی هێرشکردنی داعش و داڕمانی یەکێک لە حکومەتەکانی عێراق ئەو پرۆژانە بەردەوام بن. اليوم الحمد لله هناك استقرار أمني. ئەمڕۆ سوپاس بۆ خواستەقامگیری ئاسایشی و پارەیەکی زۆر و حکوومەتێک هەیە کە دەیەوێت خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکی شارەکە بکات. زۆربەی ئەو نەڕەزایەتیانەی کە لە قۆناغەکانی پێشوودا ڕوویاندا بوو لە ئەنجامی نەبوونی خزمەتگوزاریەکان بوو. ئەمەش بووە هۆی ئەوەیە حکوومەتی ئێستا هەر کە سەرەکیەکانی خۆی لە بەرنامی کاردا دابنێت و ئەو خزمەتگوزاریانەی کە لە دوای ساڵی 2023ەوە پڕبوون لە کەم و کوڕی و کەم تەرخەمی پێشکەش بکەن. عێراق وڵاتێکی دەوڵەمەند دەبەنەوت لە ساڵی 2022دا زیاتر لە 115 ملیار دلار داهاتی فرۆشی نەوتی بووە. ئەمەش یارمەتی دەربووە بۆ دابینکردنی بودجە بۆ پەرەپێدانی ژێرخانی ئابووری. ئەم پرۆژانەی ئاوادانکردنەوە تەنها سەرەتایەکە وەک ئاژانسی ڕۆیتەرسیش بڵاوی کردوێتەوە ڕووباری دیجلەش پڕ بۆ لە خاشاک و تا ئێستاکەش هەردووکیان چارەسەر نەکراون. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی ئارەش عەرەب ئەسەدی دەنگی ئەمریکا.